کۆلێژەکانی IT و ئینفۆرماتیک کەمترین کۆنەمرەی وەرگیراویان چەندە بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بینەری ڤیدیۆکانمان بن. سڵاوتان لەبێ ئەزیزانم، من سروود خۆشید فەرمانبەر لە سەرۆکای زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ ئەوەی لە کەناڵی ئاسۆی زانکۆوە باسی بەشی ئینفۆرماتیک و IT بۆ ئەوەی خۆشەویست بکەین. خۆشەویستانم، بەشی IT یان ئینفۆرماتیک جیاوازە لە بەشەکانی IT و کۆمپیوتەری کۆلێژی ئەندازیاری و کۆلێژی زانست. ئەم بەشانێکی ئێمە ئێستا باسیەکەین لە کۆلێژە تەکنیکی ئەندازیاریەکان، بەشی ئینفۆرماتیک یان لە کۆلێژەکانی تری وەکو بازرگانی و ئەوانی تر کە بەشی ئایتیان هەیە، واتە ئەم بەشانە نەزانستن نە ئەندازیارین، بەڵام بەشی ئایتین و ئایتی تیا خوێندرێت یا بەشی ئینفۆرماتیکی تیا خوێندرێت. بۆیە ئەوەی خۆشەویستیش ئەتوانن بینەری ڤیدیۆکانمان بن، بزانن جگە لە کۆلێژی ئەندازیاری و زانست چ کۆلێژێکمان هەیە بەشی ئایتی یان بەشی ئینفۆرماتیکی هەیە. بۆیە لەگەڵمان من تا کۆتایی بینەر بن تاوەکو کەمترین کۆنمرەی وەرگیراوی ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئەو بەشانە ببینین کە جگە لە کۆلێژەکانی ئەندازیاری و زانستن. بینەرمان بن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. سپاس بۆ لایک و کۆمنت و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. دەستان خۆش بێ. سپاس بۆ ئەو پشتیوانی لە ئاسۆی زانکۆیەکەن. ئاسۆی زانکۆ کەناڵی ئێوەیە و بۆ ئێوەیە. ئێوەش هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سودمەند بن لە ڤیدیۆکانمان و هەر پرسیار و ڕوونکردنەوەیان پێویست بوو ئێمە لە خزمەتیان هەین. دەستان خۆش بێ و بە هیوای سەرکەوتن.